دوای چەندین جار لە ڕەتکردنەوەی وەرگرتنی نەوتی سپی گەشتە دەست هاوڵاتیانی پێنجوێن. سەرما و بێنەوتی و پچڕانی کارەبا هۆکار بوو خەڵک پەلە بکە لە وەرگرتنی ئەو 200 لیترە نەوتەی کە وەک خۆیان دەڵێن بەشی وەرزی سەرمایان ناکات. هیچ ماڵێک قەت بە بەرمیل و دوو بەرمیل ناکەوێتە وەرزی خۆش. ئیتر ئەم خەڵکە ئەگەر هەمومان داواکاری ئەوەی نەگەر ئیشەڵا بە گونجێت بەرمیلێکیشمان بنێ هەر باشترە بێ بڵین باشترینە خۆ ناماگەینتە وەرزی خۆشی. بەرمیلێکیش کەمە بەڵام بەرمیلێک کادەن بە سعرێکی ئاوا زۆری زۆرە. بەڵام مادەم ئام تازە وەریگرتووە ئێمەشکی چارەسەر نییە. گرانی نەوتی سپی کاریگەری خراپی لەسەر دارستانەکانی پێنجوێندانا. بەشێک لە خەڵک پەنیان بۆ داربڕینەوە برد تاوەک بۆ سۆپای دارەکانیان بەکاری بێن و خۆیانی پێ گەرم بکەنەوە. ئەگەر ساردی پێنجوێن لە بەرچاو نەگیرێت هاوڵاتیان ناتوانن بەم بەرمیلە نەوتە وەرزی سەرما تێپەڕێنن. ئەوەی کە لە دەروەی فرۆشت تقریبان هەروکێر بەخوا پارێ ئەومان لێسەنی 100,000ەکەیەکەی بۆ نایدا بە میلەتەکەی خۆی بۆی نایدای بە ئێمەکە بەکاری بهێنین. ئەنجا بەڕاستی ساردە شوێنێکی ساردە خۆشیان باشە زان مانتیقی پێنجوێن لە کوردستانە پێم وایە ساردترین شوێنە. غازی ژوای دااتۆ ناوێری بەڕاستی بەکاری بێنی ئەم تاقینەوەشتەوای کردووە مێڵپیجیە ناتوانانی زۆر کەسێ وڵای هەیەی ناوێرە بەکاری بێنێ. ئەم سەر ئەو سەری بمان بێت تۆزێک کارەباگەت لە خۆشکەرە کە ئەیش بە ئەمپێرە پێویست ناکە بۆ نمونە پێنجوێن ئەمپێری خۆی هەیە 16 ئەمپێرە کە بەکاریانێ حەقا نەبڕێت بەڕاستی. یەکێک لە داواکارەکانی خەڵکی پێنجوێن بۆ کۆتاییێنانیان بەخۆ پیشاندان و ڕازیبوونیان بە وەرگرتنی نەوتی سپی بە 130,000 دینار پێدانی 2 بەرمیل نەوت بوو. بەرپرسێکی داری پێنجوێنیش چارەنووسی داواکاریەکەی هاوڵاتیان ئاشکرا دەکات. بڕیار یەکلاکەرەوە تا ئێستا نەدرا بەڵام ئومێدێک هەیە کە ئیشەڵا بە حکمی سادی ناوچەکە دابین بکرێت. قەزای پێنجوێن 12,000 خێزانی شتەجێبووی هەیە. ساڵانە بۆ دابەشکردنی 1 بەرمیل نەوت پێویستی بە نزیکەی 2.5 ملیۆن لیتر نەوتی سپی هەیە. ئێستا کە بەرمیلی یەکەم دابەش دەکرێت هاوڵاتیان چاوەڕێن بەرمیلی دووەمیش وەربگرن. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.